بێگومان هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەو فەرەغە کە دروست بووە لە نێوان ناوچە دابڕاوەکان نەک لێرە داعش نەک لێرە لە هەموو شوێنێکی دنیاە داعش ئەو فەرەغە سیاسیانە قۆزێتەوە کە لەنێوان هێزە سیاسیەکان دروستە بن ئەو فەرەغە ئەمنیانەی کە بەهۆی بۆشایی بەهۆی ڕووننەبوونەوەی خاوەندایەتی هەندێک ناوچە دروستە بن قۆزنەوە لەبەرەوە ئەمە نەتیجەیەکی متەوەقع بوو چاوەڕوانکرا بوو کە داعش لەم وەرزە نوێیە بەتایبەتی وەکو ئێستا باس دەکرێت تەکنیکی تازە ڕەچاوەکە لە ئیشکردنی خۆیانە و ئەو هێزە تیرۆریستیە کە لە زۆر شوێنی دنیا دەرکراوە لە مەقڕی ڕئیسی خۆی لە سووریا دەرکراوە لە مەقڕێکی فەرعی کە لە مووسڵ دەرکراوە بێگومان ئێستا خۆی ڕێخستووەتەوە ئەوێت لە شوێن پێیەک بۆ خۆی دروستکە لەو ناوچە دابڕاوانە لەو ناوچانەی کە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی کوردستانە یان لە نێوان خاوەندایەتی کورد و خاوەندایەتی دەوڵەتی عێراقا ماوەتەوە. لە کاتی لێ قەومانی وەک ئەمەی کە ئێستا کە شەڕی داعش و پێشمەرگایە باشتر وایە تەرکی لەسەرەوە بکەینەوە کە چی باشە بۆ پشتەپەرداخستنی هێزی پێشمەرگە چوو باشە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە بۆ بەرهەمهێنانی داعش بکرێت. پێم وایە پێداویستیەکی سەرەکیە کە هاوسەنگی لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد دروست بێت و هاوسەنگیەک شەبێت لەوەی کە ئەم هێزە ئەمنیەی کە ئەم ئەرکاخێت ئەسۆشیانی خۆی بەباشی دروست بکرێت بۆی داعش و مانندەکانی داعش لە تیرۆریستان ئەم هەلومەرجە قۆزنەوە لەوە زیاتر خوێنی شەهید خوێنی کورد و خوێنی خەڵکی عێراقیش بێگومان بەزایع نەچێت بۆ ئەمە مەسەلەیەکی گرنگە.